بەڵێ من ناوم ئازاد ڕەشید حەوێزە ناسراوم بە ئازاد تەنیا بەنسبەت کاری وێنەکێشان لە ساڵی 1970 دەستم بە کاری وێنەکێشان کردووە و تا ئێستاش هەر بەردەوامم و لە هەمان ساڵ لە ساڵی 1970 دەستم بە کاری ساز لێدانیش کردو ینی سازژەنی لە بۆ چەند هونەرمەندێکی بەناوبانگ سازم لێداوە وەکو ئەردەلان بەکەر فەرهاد تا حاجی و چەندان هونەرمەندی تر بەنسبەت کاری وێنەکێشانەکەشم خۆرش چییە یعنی کەس فێری نەکردوم هەر خولیا و عشقی من لەو ئەوەیدا بووە و جوان و سروشتی وڵاتەکەشم وای کردو من بمە هونەرمەندێکی شێوەکار و تا ئێستاش چەند کەسانێکم فێری وێنەکێشان کردووە سازێدان کردووە ڕۆژانە خەڵکانیشی زۆر سەردانی شاری هەولێر دەکەن دێنچاوێن بە وێنەکانم دەکەوێت سرنجی خەڵکانێکی زۆرم بۆ لای خۆم ڕاکێشا بەهۆی وێنەکانمەوە ئەو وێنانێک کە دروستیان دەکەم کە سرنجانی خەڵکانێکی گەلێک زۆر لە بۆ خۆم ڕادەکێشم وێنەکان هونەرمەندەکانن و شاعیرەکانن و زانایە بەناوبانگەکانن و جوان و سروشتی وڵاتەکەشمانە یعنی کە برین دروست دەکەم هەر ئەو شتانەیە دومیش لە پێش چاوی خەڵکەکە کە وێنە دەکێشم ئەوە زۆر سرنجی خەڵکێک ڕادەکێشێت چکە زۆر خۆشاتوو کە ببینی وێنە یەکێک دروست بەڵێ من بەڕاستی یەکەم جار بە ڕەنگا و ڕەنگ بە قەڵەم ڕەنجی بە بۆی ڕەنجی برێن ئیشم دەکرد بەڵام کە هاتمە بازار لە بازار ئیشم کرد وێنەی ڕەشوسپی لە بازار ئیشەکەی خۆشترە بەس ڕەنگ لێدان و سوبە وشتیوە لە بازار ناکرێت دەبێت لە ماڵەوەی بە ئیسراحەت دەزانم لە بەهەندێ کاتەکەم زۆر کەمە لە بازار ئێستا لە بەندێ بە زیاتر بە ڕەشوسپی دروست دەکەم وێنەکان نرخی وێنەکان بە پێی قەبارەی گەورە و گچکەی وێنەکانە پیاسی گچکەم هەیە لە ئەیفۆڕی گەورەترە بە 10,000 وەچی ئەحمەدکای ئەوانە هەیە پیاسێشکەم هەیە 50 سانتیم بە 35 سانتیمە ستاندەرە خەڵک زۆر داوای ئەو قیاسە دەکات بە 15,000 قیاسەشکە هەیە 50 بە 70 ئەو قیاسە گەورەیە 50 سانتیم بە 70 سانتیمە ئەوە بە 30,000 و قیاسی کەشمەیە مەترێک بە 70 سانتیم بە 50,000 بەڵێ من سەرەتا بە قەڵەم ڕەساز ینی پێنووسی ڕەساز دەستم بەکاری وێنەکێشان کرد و مەنزەری سروشتی و جوانی وڵاتەکەم دروست دەکرد ینی چیا و مەنزەر و ئەوشتانەم دروست دەکرد دوایە سەبرە زەوقم کەوتە سەر ڕسمی مرۆڤەکان ینی شەخسی دروست بکەم ئەوانیشم دروست کرد و حەز و ئارۆزێکی گەلێک زۆرم هەبوو ینی بێحەد ڕادەبەدەر لە وێنەکێشان و لە سازێدان و لەبەر هەندێش بوو کە وازم لێ نەهێنا هەتا بەتەواوی زۆر جوان شارەزای مەرگ لە کارەکەی ئەزە دەستم پێ کرد و ئێستا بەڕاستی ینی بژێوی ژانیشم هە لەسەر کاری وێنەکێشانە ینی هیچی شکە ناکەم لە کاری وێنەکێشان زیاتر و تا ئێستاش بەردەوامم ئەگەر باسی وەش بکەم برین خەڵکانێکی زۆر ڕۆژانە سەردانم دەکا ینی شەر نەهیناوە خۆمان بێ برین ئی جنوب دێ ئی دەرەوەی وڵات زۆر زاردێن ینی کە وێنەکەیان لە بۆ دروست دەکەم وێنەشم لەگە دەگرن و بە دڵخۆشیەوە جارێ ڤیدیۆش دەکەن لە بۆ تەسویری کە وێنەکەیان لە بۆ دروست دەکەم تەسویرش دەکەن ینی بە ڤیدیۆ ئەوانە لە سایتەکان براو دەبتەوە لە فەیسبوکەکانی خۆیان لە ئەکاونتانەکە ئەوەکانیان براو دەکەنەوە یعنی زۆر زاردێن سناپم لەگە دەکەن خەڵکانێکی زۆر سناپی دەکات لە کاتی وێنەکێشانەکەم و ئەوانە ئەوەش تەبعاً لە بۆ من شتێکی زۆر خۆشە ینی دڵی خەڵکانێکی زۆر ڕۆژانە خۆش دەکەم بەهۆی وێنەکانمەوە هەر وێنەیەک کە دەیکێشم وا دەزانم ئەمە تازە لەدایک بووم یعنی سەرەتا دەست بە ژیان دەکەمەوە هەر ڕۆژانێک هەر وێنەیەک کە دروست دەکەم بە بیر و بۆچوونێکی پتەوە وێنەکان دەکێشم یعنی زۆر بە ورە بەرزی هەر لە بە هەندێشە یعنی کۆڵم نەداوە لە کاری وێنەکێشانەکەم هەر ئەو شتەیە کە وای کردم من بمە هونەرمەندەی شێوەکار چەند نامیلکەیەکم داناوە بۆ فێربوونی وێنەکێشان ینی دامناوە کە برین بە قیاسات چۆن دروست دەکرێت مچای بەشە دەبتە چەند باش قەلبەکەی چەند بەش دەبێ بە شێوەی ئەکادیمی دامناوە کە خەڵک فێر بە تەزریدیش چکە شێوازی وێنەکێشان یەک نەوعی نیە تەزریدی هەیە ئەکادیمی هەیە ئەنواعی هەیە بە هەموو شێوازێک دامنایە کە خەڵکەکە لەسەر فێرە وێنەکێشان بێ و ساز لێدانەکەش بە شێوەی ئەکادیمی و تەزریدی سازەکەشم داناوە بە نۆتە و ببێ نۆتە کە خەڵک فێر بێ من
بەڕاستی یعنی لە سەدەستی من خانەوادەکەم ینی هەمویان ئێستا وێنەی دەزانن دروست بکەن بەڵام نای دروست ناکەن ئەوان ئەو کارەی ناکەن بەس هەمووش دەزانن ئێستا بەس هەموو فێرکردینە بەخۆم بەس بە دەرەجەیەک هەر بەخۆم ئیشەکەی دەکەم ینی بەڕاستی ژێوی ژانم دەکە بەڵام دیاربوونەکەی دیار نییە چەندم دەست دەکەوێت چکە لەبەرەوەی بەپێی زۆری و کەمی وێنە کێشەکانمە یانەوەی کە دەیان کێشم چەند زیاتر دروست بکەم تەبان زیاترم دەست دەکەوێت چەند کەمتر بێ کەمترم دەست دەکەوێت زانش بەپێی کاتەکەی خۆمە مەزالم هەیە مەزالم نییە لەو کاتێ زەوقم هەیە ئیشەکەی بکەم نیکەم بەپێی ئەوەکەی لە بەندی دیار نییە بەس وێنەی زۆر دروست دەکەم یعنی ڕۆژانە